ئەمڕۆ لێرەوە پیرۆزبایی لە دانیشتوانی قەزا خۆشەویستەکەمان قەزای ڕەواندز دەکەین بە بۆنەوەی دەستکەوتە گەورەیەی کە بۆ تاپۆکردنی گەڕەکەکانی ڕەواندز دەرچووە و ئەمڕۆ سەرەتایەک لە گەڕەکی پاشای گەورەوە دەست پێ دەکەین. ئەمڕۆ هاتووینە ئێرە دەستمان بە کارەکە کرد و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستمان دەکەین کە هاوکار و هەماهەنگی تیمەکانی تاپۆ شارەوانی بن بۆ ئەوەی نەخشەیەکی جوان بکێشرێ و لە داهاتووشدا بتوانین تاپۆ بکرێت. خۆی ڕەواندز هێندێک گەڕەکە کۆنەکانی تاپۆی هەیە بەڵام ئەو گەڕەکە تازانە تا ئێستا تاپۆی نەبووە. هەوڵێکی زۆر دراوە و ئێستا نەتیجەکە هاتووەوە تاپۆکە خۆشبەختانە دەست پێ دەکرێ و ئەو ئەمڕۆ وەکو سەرەتایەک دەستمان بەناوی خی گەورە و میهرەبان لەژێر ڕۆژناوی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە بڕیاری تەملیکی هەموو ئەو گەڕەکانی کە پێویستیان بە تەملیکردن هەیە لە قەزای ڕەواندز تەملیک بکرێن. ئەمڕۆ مەیدانیان هاتن سەردانی گەڕەکی پاشای گەورەمان کرد کە کۆنتترین گەڕەکە لە ڕەواندز بە ناوی گەڕەکی کاولۆکان بۆ ئەوی بتوانین نەخشەی کەرتی سەرەتا بۆ گەڕەکەکە بچێشین. دوای ئەوە کە نەخشەمان چێشە ئینشاء ئەڵڵا دانەدانی خانووەکان دەست دەکەین بە تەملیکردنی.